باغداری لە خانەقین لە ژێر هەڕەشەی لە ناوچووندایە بەهۆی گرفتە کشت و کاڵەکانیشەوە ساڵانە ڕووبەرەکانی ئەم کشت و کاڵە بچووک دەبێتەوە. لەم خانەقینەی ناوچەی گەرمەسێرە نزیکەی 3000 ڕووبەری زەوی چێنرا و بە بەروبوومی باغداری هەیە کە بەشی زۆریان باخی خوورمان و ژمارەی دارە خوورماش بە 100,000 دار مەزەندە دەکرێت. بەڵام کێشەکان وای کردووە ئەو ژمارە زۆرەی دارە خوورما لە بەرهەمدا لە ئاستۆ بازار خستندا جیاوازێکی گەورەی هەبێت. تێمە باخمانەیە 10 ساڵە باخمانەیە باخەکان ماگشی وشکە و بیە ئستفادە لەری نەکردنە و دووەم چشت ئاو لەبانمان بڕێت ئێمە دارەکان ماگشی وشکە و بیە خەڵک وایە ئیسە داری وشکە و بیە باخ کەتەی هین کەتەی شۆن حەوش و دوکان و یانە باخەکان خانەقین کە بڕیانە و نەمەندنە سەبەب ڕئیسی کەم ئاویە. دوم لە دوای کەم ئاوی تعاون حکوومەت لەگەڵمانە نییە لەبەر ئەوە مەواد زراعە نایەرێت. دووەم دەعم نییە سەبەب ئەساسی موبیدات نییە. کێشەکان لێرە کەمی ئاوی پێویستە بۆ گەشەیداری باخەکان و دابینەکردنی پێداویستەکانی قەڵاچۆکردنی نەخۆشیە لەلایەن حکوومەتەوە کە ئەمەش کاریگەری لەسەر وشکبوونی دارەکان دروست کردووە. کێشەکانی بە بازاڕکردن و ساختکردنەوەش وای لە هەندێک خاوەن باخ کردووە واز لە پیشەکەی بهێنێت و زەوێ کشت و کاڵەکەی بۆ کاری بازرگانی بەکار بهێنێت. لە خانەقین ئێستا ئەو شوێنانەی کە باخەکان لەسەر جادە ڕئیسیەکانن هەوڵ ئەدرێت بیکەن بە ئەکەن خاوەن باخەکان ئەیکەن بە شوێنی سەکەن و یان بیناو یا دوکان و ئەوانە لێ دروستەکەن. ئەوە قەدەغەیە لەلایەن زراعە و لەلایەن تاپۆ بە هیچ جۆرێک ئێمە ڕەزامەند نین بەوە ئەو کەسانش کەەوە ئەکەن ئێمە ئەیاندەین بە دادگا تر دادگا مەجرای قانونی خۆی وەرەگرێ و بە بازارکردنەکە گرنگە زۆر بۆ فەلاح بۆی کە بتوانێت کاڵاکانی ساغ بکاتەوە. کەرتی کشت و کاڵ شادەماری پێشخستنی ئابووری وڵاتانە بەڵام لە عێراق و کوردستان ئەم کەرتە هەوڵی پێشخستنی نادرێت. هەر ئەمەش وای کردووە ئاستی بەروبوومی ناوخۆیی پێداویستەکانی ناوخۆ پڕ نەکاتەوە و ئاسایشی خۆراکیش سەقامگیر نەبێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خانەقین.